یادداشتنامەی لێکتێگەیشتن بۆ ڕاگررتنی شەڕ و چەسپاندنی ئاشتی لە نێوان ئێران و ئەمریکا. یەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران و هاوپەیمانەکانیان لە جەنگی ئێستادا ئەم یادداشتنامەی لێکتێگەیشتنە بە مەبەستی ڕاگەیاندنی ڕاگررتنی دەست بەجێ و هەمیشەیی ئۆپەراسیۆنە سەربازیەکان لە سەر جەمبەرەکاندا بە لوبنانیشەوە واژوو دەکەن. هەردوو لا بەڵێن دەدەن لەمە دووە هیچ جەنگ یان کردەوەیەکی سەربازی دژی یەکدی ئەنجام نەدەن و خۆیان لە هەڕەشە بە بەکارهێنانی هێز یان بەکارهێنانی کردەیی دژی یەکدی بە دوور بگرن لەگەڵ گەرانتی سەروەری و یەکپارچەی خاکی لوبنان. ڕێککەوتنی کۆتایی جەخت لەسەر وەستانی هەمیشەیی جەنگ لە نێویشیانجا لوبنان و لە سەر جەمبەرەکان و بڕگەکانی دیکەی ئەم خاڵە دەکاتەوە. دوو ئەمریکا و ئێران با ڕێزگرتن لە سەروەری و یەکپارچەی خاکی یەکدی و دەسوەرنەدان لە کاروباری ناوخۆیی یەکدی پابەند دەبن. سێ ئەمریکا و ئێران پابەند دەبن بە ئەنجامدانی دانوستان بۆ گەیشتن بە ڕێککەوتنی کۆتایی لە 60 ڕۆژدا کە ئەم ماوەیە با ڕەزامەندی هەردوو لە شیاوی درێژکردنەوەیە. چوار دەست بەجێ و دوای واژۆکردنی ئەم یادداشتنامەیە ئەمریکا دەست بە هەڵگرتنی گەمارۆی دەریایی و هەر بربەستێکی دیکە لە بەردەم ئێران دەکات و لە ماوەی 30 ڕۆژدا گەمارۆ دەریایەکە بە تەواوی کۆتایی پێدەهێنێت. هەروەها ئەمریکا بەڵێن دەدات لە ماوەی 30 ڕۆژدا لە دوای ڕێککەوتنی کۆتایی هێزەکانی لە دەوروبەری ئێران بکشێنێتەوە. 5 دوای واژۆکردنی ئەم یادداشتنامەیە ئێران تەواوی هەوڵەکانی بۆ دابینکردنی تێپەڕبوونی سەلامەت و بێ بەرانبەری کەشتیە بازرگانیەکان بۆ ماوەی تەنیا 60 ڕۆژ لە کەنجاوی عەرەبیەوە بۆ دەریای عومان و با پێچەوانەشەوە دەخاتە گەڕ. ئێران لە ماوەی 30 ڕۆژدا دەست بە پاکردنەوەی مینەکان دەکات و بۆ دیاریکردنی جۆری بەڕێوەبردن و خزمەتگوزاریە دەریایەکانی داهاتوش لە گەروی هورمز وتوێژ دەکات. 6 ئەمریکا بە هەماهەنگی لەگەڵ هاوبەشە هەرێمیەکانی پابەند دەبێت بە داڕشتنی پلانێکی کۆتایی بە بڕی لانی کەم 300 ملیارد دلار بۆ دووبارە ئاوەدانکردنەوە و گەشەپێدانی ئابووری ئێران. میکانیزمی جێبەجێکردنی ئەم پلانە لە ماوەی 60 ڕۆژدا یەکلا دەکرێتەوە. حوت ئەمریکا بەڵێنی کۆتایی هێنان بە سەرجەم سزاکانی سەر ئێران دەدات لە نێویشیاندا بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش، ئاژانسی نێودەوڵەتی و زەیەتۆم و سەرجەم سزا چاکلایەنە سەرەکی و لاوەکیەکان. 8 ئێران دووبارە جەخت دەکاتەوە کە هەوڵ بۆ بەدەستێنان یان پەرەپێدانی چەکی ئەتۆمی نادات. هەردوو لاش لەسەر یەکلاکردنەوەی دۆخی کۆگای مادە پیتێنراوەکان بە پێی میکانیزمێکی هاوبەش و خشتەی کاتی بڕگەی حوتەم ڕێککەوتن. نۆ لە کاتی گەیشتن بە ڕێککەوتنی کۆتایی هەردوو لا پابەند دەبن بە پاراستنی دۆخی هەنووکەیی. ئێران ئاستی ئێستای بەرنامە ناوەکیەکەی دەپارێزێت و ئەمریکاش هیچ سزایەکی نوێ ناسەپێنێت و هێزی سەربازی زیادە لە ناوچەکە بڵاو ناکاتەوە. ئەمریکا بەڵێن دەدات لە دوای واژۆکردنی ئەم یادداشتنامەیە و تا کاتی هەڵگرتنی یەکجارەکی سزاکان مۆڵەتی تایبەتی لێبوردن بۆ ڕێگەدان بە هەناردەکردنی نەوتی خاو و بەرهەمە نەوتیەکانی ئێران و دابینکردنی سەرجەم خزمەتگوزاریە بانکیە دڵنیایی و گواستنەوەکان دەربکات. 11 ئەمریکا بەڵێنی ئازادکردنی تەواوی سەرمایە و دارایە بەسراوەکانی ئێران لە کاتی جێبەجێکردنی ئەم یادداشتنامەیەدا دەدات. ڕێکارەکانی ئازادکردنیش لە دانوستانەکاندا دیاری دەکرێن. 12 ئەمریکا و ئێران لەسەر دامەزراندنی میکانیزمێکی جێبەجێکار بۆ چاودێریکردنی وردی بەندەکانی ئەم یادداشتنامەیە و دڵنیابوونەوە لە پابەندبوونی لایەنەکان بە ڕێککەوتنی کۆتایی لە داهاتوودا ڕێککەوتن. 13 لە دوای واژۆکردنی ئەم یادداشتنامەیە و بە ئەمەرجی دەستپێکردن و بەردەوامبوونی جێبەجێکردنی بڕگەکانی 1 4 5 10 و 11 هەردوو وڵات دەست بە دانوستانی چڕ تەنیا لەسەر بڕگەکانی دیکەی ڕێککەوتنی کۆتایی دەکەن. 14 ڕێککەوتنی کۆتایی لە ڕێگەی بڕیارێکی پابەندکەری ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتیەوە ڕەوایی یاسایی و نێودەوڵەتی وەردەگرێت.